وڵ سەبارەت بە دروستکردنی و قوتابخانانەی کە سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری لەسەرداوە بەڵام هەرێمی کوردستانی بێبەش کردووە لەو پشکەی کە هەرێمی کوردستان لە قوتابخانەکان هەیەی بە پێ و ڕێککەوتنەی نێوان عێراق و چین. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە سەرڕای پیرۆزباییکردن لەو ناوچانەی قوتابخانەکانیان تێدا دروست دەکرێت نیگەرانی خۆشی گەیاندۆتە حکوومەتی عێراق بەو پێی کە هەرێمی کوردستانی لەم بارە بێبەش کردووە. بەڕێز سامان سوێری لەگەڵم دەبێت گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز سامان سوێلی ئەم کاتت باش ئەکرێت بڵێ نیگەرانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەوە چین و چۆن ئەم نیگەرانیانە دەگەێنە حکوومەتی عێراق؟ بەڵێ سلااو لە بەڕێست و لە سەرجەمبینەرانی کوردستان 24 بێگومان هەروەکو لە ڕاگەیاندنەکەی دوێنەی وەزارەتی پەروەردە ئاماژەمان پێداوە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە نیگەرانی خۆمان ئاراستەی حکوومەتی عێراقی فیدرال دەکەین کە بەڕاستی لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنایە کە بڕیارە 1000 قوتابخانە دروست بکرێت بۆ عێراق ئەسڵەن لە بڕیارەکە داوا هاتووە لە ڕێکەوتنەکە بۆ تەواوی عێراقە ئەگەر ئەوان حکوومەتی عێراق هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراق دەزانن وەکو زوو بانگەشی بۆ دەکەن نەدەبا کوردستانی لێ بێ بەش بکەن هەرێمی کوردستانی لێ بێ بەش بکەن دەبوو بە یەک چاو سەرۆکوەزیرانی عێراق وەزارەتی پەروەردەی عێراق بە یەک چاو سەیری قوتابیشی پارێزگای سلێمانی پارێزگای دهۆک پارێزگای هەولێر هەڵەبجە گەرمیان لەگەڵ منداڵێکی بەسڕە و نەجەف و کەربەلا و حیلایە بکەن بەڵام بەداخەوە ئەوایان نەکرد کە ئەمەش نیگەرانی قوڵی ئێمە لێکەوتوتەوە. ئێمە کاتێک ئەو ڕێکەوتنامەیە واژووکرا لە نێوان عێراق و چین هەرزوو هاتین لە مانگی 11 ساڵی 2020 نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی پەروەردەی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تیایدا داوای پشتی هەرێممان کردووە لەو نووسراوەدا 150 قوتابخانە بە پێی ڕێژەی دانیشتوان ئێمە دیاریمان کرد و لەو 150ش بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان هەم پارێزگا و هەم قەزاکان کە بە ڕاوێژ لەگەڵ بەڕێبەتی گشتی پەروەردەی پارێزگاکان ئامارەکانمان ڕێکخست و ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و وەزارەتی پەروەردەی عێراقمان کرد. ئێمە چاوەڕوانیمان لێیان هەبوو چونکە بەڕاستی مەسەلەی سێکتەری پەروەردە مەسەلەی پەروەردە دەبوو بە دەربکرێت لە مەسەلە سیاسیەکان لە مەسەلە مالیەکان لە مەسەلە لە کێشاڵپەسێراوەکانی نێوان هەرێم و بەغدا لەبەرەوەی ئەمە بابەتیشی هەم مرۆییە هەم ئینسانیە و شتێک نییە کە بڵێ تەفسیری سیاسی بۆ بکرێت بۆیە بەداخەوە کە ئەوان بە هەمان دەردی بابەتەکانی تریان بەروەکو مەسەلەی بودجە وەکو مەسەلەی مادەی 140 وەکو زۆر بابەتی دەستوری هەن کە ئەوان هەتاکو ئێستا پابندین پێوەی بەرامبەر خەڵکی کوردستان و زۆر بەڵێنی تریش کە جێبەجێ نەکراوە لە کاتێکە ئەوان دەبوو ئەوان لەبەر چاو بگرتوایە کە ئێمە بەبێ ئەوەی منەتکەین بەسەر هاوڵاتیانی عێراقدا بە تایبەتی ناوچەکانی ناوەڕاست کە بەهۆی شەڕی تیرۆریستانی داعش و ئەو نائارامی کە لە عێراقدا هەبوو لە ساڵانی ڕابردوودا ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە ئێمە نزیکەی 180,000 زیاتر لە 180,000 قوتابی ئەو ناوچە عەرەبیانەمان لەخۆ گرتووە لە ئامێز گرتووە و ئامێزێکی میهرەبانمان بۆ کردوونەتەوە چوەک گەلی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان چوەکو حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمەش وەکو وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوە دەیان و قوتابخانەمان خسوەتە خزمەتیانەوە کە ئەم قوتابخانانە لە ئەساسا لە بنەڕەتا بۆ منداڵی کورد دروستکراوە بۆ قوتابی کورد دروستکراوە بەڵام ئێمە وەکو حاڵەتیشی مرۆیی و ئینسانی ئەو ئامێزەمان بۆ کردنەوە و بەم هۆیەوە لۆدێکی زۆر لەسەر بینای قوتابخانەکانمان دروست بووە بەشێکی زۆر لە قوتابخانەکانمان لە یەک داوامیەوە بوونەتە دوو دەوام ئەوانی دوو داوام بوونەتە سێ دەوام سەر باقی ئەوەی کە تێبینی زۆریشمان لەسەر ڕەچاو نەکردنی پاراستنی و بینایانە هەیە کە بەداخەوە نایپارێزن کە بەداخەوە زۆر خراپ کراوە هەندێ شوێنی بۆیە ئێمە هەساین لیژنەیەکمان پێکێنا کە تەقدیری ئەو شوێنانەمان کرد کە زیانی پێگەشتووە لە ئەنجامی ئەو لۆدەی کە ئەو قوتابیانەی کە لە هەرێمی کوردستان دەخوێنن و هی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقن تەقدیرمان کرد بە 10 ملیار دینار بۆیە نووسراوێکمان دووبارە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کرد کە لانی کەم بتوانن هاوکارمان بن لە نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانانەیە و داوای بڕی 10 ملیار دینارمان کرد کە ڕەنگە زیاتریشی بوێت بەڵام بەداخەوە ئەوەش ڕەتکرایەوە و وەڵامیان بداینەوە یاخود بە ڕەفز وەڵامەکە هاتوۆتەوە بۆیە ئەمەش دووبارە نیگەرانیشترە لەبەرەوە مەسەلەی پەروەردە بێ بە دەربکرێت لە مەسەلە سیاسیەکان و ئێمە هیواداری حکوومەتی عێراق بۆ بڕیاری دوێنێدا بچێتەوە و هەرچۆنێ بێ
بتوانێت پشتی هەرێمی کوردستان و سەوگەر بکات لەناو ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان عێراق و چیندا کراوە. باشە بەڕێستامان بە پێی ڕوونکردنەوە کە ئێستا بەڕێستان و ئامارانێکی خستانە ڕوو هەروەها ڕاگەنراوەکەی وەزارەتی پەروەردە بە لە بەرچاوگرنی بارودۆخی ئاوارە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستان و ئەرکەکێکەوێتە سەر وەزارەتی پەروەردە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە چەند قوتابخانەی دیکە هەیە، چەندی دیکە ئەبێ نۆژەن بکرێنەوە؟ ڕاستەکەی هەموو ئەو قوتابخانانی کە قوتابیانی ئاواری ناوخۆی تێدایە ئەوانە هەمویان تێکڕا پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. جگەل لەوە خۆمان وەکو بۆ دانیشتوانی هەرێمی کوردستانیش بۆ قوتابیانی خانەخوێ کە خەڵکی هەرێمی کوردستانن بۆ ئەوانش ئێمە پێویستمان بە ژمارەیەکی زۆر قوتابخانە هەیە لە ڕاستیە، چونکە ساڵانێک بوو بەهۆی قەیرانی داراییەوە بودجە کەمتر تەرخان کراوە بۆ مەسەلەی دروستکردن، هەرچەند لە کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دەستپێکی ئەم کابینەیەوە هەمیشە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزا کاک مەسعود بارزانی پاڵپشتێکی باشی سەکتەری پەروەردەکراوە لە ڕاستیە. هەر لەم کابینەیە ئێمە 57 قوتابخانەمان دروست کردووە کە هەندێکی لەلایەن خێرخوازەوە بۆ بەڵام بەشێکی زۆری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە. هەر بەر لە ماوەیەک پێش ئێستا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا بە تەرخانکردنی بڕی زیاتر لە 46 ملیارد دینار 46 ملیار و 600 میلیۆن دینارە بۆ نۆژەنکردنەوە دروستکردن تایبەت بە باڵەخانی قوتابخانەکان. واتە ئێمە هەمیشە پاڵپشتی حکوومەتی خۆمانمان هەبووە، بەڵام دیارە پێداویستی پەروەردە وەکو بەڕێستان دەزانن پێداویستیەکە بەردەوامە و ئێمە پێکاتەیەکی گەورەمان هەیە لە ناو دانیشتوانی هەرێمی کوردستانە. بۆ نمونە نزیک بە 1,800,000 قوتابیمان هەیە، 38 پەروەردەی قەزامان هەیە، 5 پەروەردەی گشتی پارێزگامان هەیە، 13 بە ڕێبەرایەتی گشتی سەر بە دیوانی وەزارەتمان هەیە، نزیکەی زیاتر لە 162,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە. واتە لە ڕووی پێکاتەوە لە ڕووی قەوارەوە یەکێکی لە وەزارەتە زۆر گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومان ئەمەش تۆ تەنها مشکلت بینانیە بە تەنها تاکو حکوومەت تاوفۆکسی بخاتە سەر. ئێمە ساڵانە پێداویستی چاپکردنی کتێبمان هەیە کە بە دەیان ملیار دیناری تێدەچێت. ساڵانە دابینکردنی ڕحلەمان دەوێت بۆ قوتابخانەکان، دابینکردنی نەوت و سوتەمەنیمان دەوێت بۆ قوتابخانەکانمان، وایت بۆردمان دەوێت بۆ پۆلەکانمان، جگەل لەوە نۆژەنکردنەوەی لە پڕێکا بینایەک زیانیشی بەردەکەوێت بۆ هۆی ڕووداوێکی سروشتیەوە پێویستمان بە نۆژەنکردنەوەی کتۆپەر دەبێت. واتە پێداویستیەکان یەکجار زۆرن، سەکتەری پەروەردە سەکتەریشی یەکجار فراوانە، بۆیە نەدەبوو حکوومەتی عێراقی لانی کەم ئەم هەنگاوی بنایە لەم قۆناغەی ئێستادا لە کاتێکا کە خۆیان بوونەتە هۆی مای دروستکردنی قەیرانێکی دارایی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەمەشدا دووبارە جارێکی تر منداڵانی کورد بێبەش بکاتەوە لە دروستکردنی قوتابخانە. بۆیە ئێمە هەردوێنێ بە بیستنی هەواڵەکە دەست بەجێ وەزارەتی پەروەردە و جەنابی وەزیری پەروەردە هەڵوێستی فەرمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگەیاند. جاگەر لە کۆتایش داماژە بە کۆتایی ڕاگەنراوەکەی وەزارەتی پەروەردە بکەم کە تێیدا هاتووە ئەو سیاسەتە کە ئێستا حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێم و پێکاتەکانی گرتوێتە بەر بە بەبێشکردنی لە مافەکانی خۆی بۆ مانایەیە کە حکوومەتی عێراق سیاسەتێکی هاوسەنگ ناگرێتە بەرامبەر بە هەرێمی کوردستان. ئێوە چی دەکەن بۆ ئەوەی کە ئەم هاوسەنگی ڕابگیرێت؟ ئایا پێداگر دەبن لەسەرەوەی کە مافی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم ڕێککەوتنە لە نێوان عێراق و چیندا بەدەست بێنن؟ چی هەنگاوێکی دیکە دەگرنە بەر؟ بەڵێ بێگومان ئێمە لە ڕێی کەناڵە فەرمی و ئیداریەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە حتمما کە لە ڕێی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی بەڕێزەوە مفاتەحی حکوومەتی عێراق حتمما ئەگەر هەیە بکرێنەوە جارێکی تر و وەزیری جەنابی وەزیری پەروەردەش لەگەڵ وەزیری پەروەردەی حکوومەتی فیدرالە ئەگەرچی پەیوەندیکی ئاسایی و دۆستانەش هەیە و پێشتریش ڕەنگە هەندێک کاری هاوبەشمان کردبێ، بەڵام دیارە بابەتەکە زیاتر بە سیاسی کراوە لەلایەن حکوومەتی عێراقی فیدرالەوە. بۆیە ئێمە لە ڕێی کەناڵە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە حتمما پێداگری خۆمان و جەختکردنەوە لەسەر داواکاریەکەمان دەکەینەوە بۆ ئومێدی ئەوەی منداڵانی کورد قوتابیانی کوردستانیش بێبەش نەکرێن لەو قوتابخانانی کە لە چوارچەوەی ئەو ڕێککەوتنایە دروست دەکرێت لە عێراقدا. بەڵێ بەڕێز سامان سوێلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، زۆر سپاس لا هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێزیشتە.